ئازیزانم لە هەرکوێ هەن سڵاوتان لێبێ خۆشحاڵین جارێکی تر لە بەرنامەی ژینگە پارێزی بە دیدارتان شادەبینەوە لە کۆنەوە و تویانە ئاو و ئاوەدانی لە هەر شوێنێک ئاو هەبێ ژیانیش هەیە ئەگەر ئاو نەمێنێ ئایا ژیان بەردەوام دەبێ؟ وڵاتی ئێران لە ڕێگەی دروستکردنی چەندین بەندا و تونەیل و کەناڵی ئاویەوە کار بۆ وشکردنی سەرچاوە ئاوی هاوبەشەکان دەکات کە دەڕژێتە ناو بەنداوی دەربەنیخان و دوکان. لە بەرنامەی ڕابردووی ژینگە پارێزی باسی ئەو بەندا و تونەیل و کەناڵە ئاویانەمان کرد کە وڵاتی ئێران لەسەر بەنداوی دەربەندیخان و ڕووباری سیروان دروستی کردووە. لەم بەرنمەیەش بە تایبەت باسی ئەو کەناڵ و بەندا و تونەیلە ئاویانە دەکەین کە وڵاتی ئێران لەسەر زەی بچووک و بەنداوی دوکان دروستی کردووە. ڕووباری زەی بچووک لە ڕۆژئاوای ئێران و لە بەرزایەکانی لاجانەوە سەرچاوە دەگرێت بە گرنگترین و سەرەکیترین لقەکانی ڕووباری دیجلەدا دەنرێت. درێژی ئەم ڕووبارە زیاتر لە 400 کیلۆمەتر. ڕووباری زەی بچووک بە سەرچاوەیەکی گرنگ هەژمار دەکرێت بۆ باکووری پارێزگای سلێمانی و پارێزگای کەرکووک و بەشێک لە پارێزگای سەلاحەدین. بەنداوی دوکان لەسەرم زێ دروستکراوە کە لە 65 ئاوەکەی لە وڵاتی ئێرانەوە دەڕژێتە ناو بەنداوی دوکان و هەروەها بەشێکی تری لەو ئاوەی کە لە ناو بەنداوی دوکانایە بەهۆی کانیاوەکان و هەروەها ڕێژەی دابارینەوەیە. ئێران ماوەیەکی زۆرە هەوڵی وشکردنی زەیەکە و گواستنەوەی ئاوەکە دەدات بۆ ناوچەکانی دیکەی ئێران لە ڕێگەی چەندین پرۆژەوە. یەکێک لە مەترسیدارترینە و پرۆژانە پرۆژەی گەشەپێدانی دەریاچەی ورمێیە. ئێران دەیەوێت لە ڕێگەی چەندین بەندا و تونەیل و کەناڵی ئاویەوە ئاو بۆ دەریاچەکە بگوازێتەوە. پرۆژەی گەشەپێدانی دەریاچەی ورمێ لە دوو بەشی سەرەکی پێکاتووە. پێکاتی پرۆژەی گەشەپێدانی دەریاچەی ورمێ بەشی یەکەم بەنداوی سیلڤا لەسەر لقی لاڤا دروست کراوە کە لقێکی سەرەکی ڕووباری زەی بچووکە. توانایی گلدانەوەی 84 ملیۆن مەتر سێجا ئاوی هەیە. مەبەست لە دروستکردنی ئاودێری زەویە کشتتوکاڵەکانی ئەو ناوچەیە با ڕووبەری زیاتر لە 9650 هێکتار. پاشکۆی ئەم بەنداوە پێکاتوە لە کەناڵی جلدیان. درێژی ئەم کەناڵە ئاویە 35 کیلۆمەترە. مەبەستلی گواستنەوەی 150 بۆ 190 ملیۆن مەتر سێجایە ئاوە لە ساڵێکدا بۆ دەریاچەی ورمێ. با تێکڕای 16 مەتر و نیو لە چرکەیەکدا ئەم کەناڵە بەستراوەتەوە بە بەنداوی ئەشنۆیە چپر ئاباد. بەنداوی چپر ئاباد یاخود ئۆشنۆیە بەنداوێکی ڕێخەرە کە بە مەبەستی کۆنتڕۆڵکردنی ئەو بڕائاوی کە ڕۆژانە لە بەنداوی سیلڤەوە لە ڕێی کەناڵی جلدیانەوە دەچێت بۆ دەریاچەی ورمێ. توانای گلدانەوەی 46 ملیۆن مەتر سێجا ئاوی هەیە کە بڕی 12 ملیۆن و 300 هزار مەتر سێجا ئاو تەرخان کراوە بۆ خواردنەوە بە سیستەمێک دەبرێتە ناوچەی ئەشنۆیە و ئالووس و مەحمدار و نەقدا. هەروەها تەرخانکردنی ئاوی پێویست بۆ ئاودێریکردنی نزیکەی 1100 هێکتار لە زەوی کشتتوکاڵی و باخ و دارستان. ڕووباری کانی ڕەش ئەم ڕووبارە دەستکاریەکی زۆر کراوە لە ڕووی ئەندازەییەوە بە مەبەستی زیادکردنی توانای گواستنەوەی ئاو لە بەنداوی چپر ئابادەوە بۆ کەناڵی جلدیان و دواتر بەم ڕووبارە کانی ڕەش دەگوازرێتەوە بۆ گدار، دواتریش دەریاچەی ورمێ. ئەم ڕووبارە درێژەکەی زیاترە لە 11 کیلۆمەتر. ڕووبار و کەناڵی گدار ئەم ڕووبارە شکاری ئەندازەیی زۆری تێدا ئەنجام تراوە بە مەبەستی فراوانکردن و زیادکردنی توانایی بۆ گواستنەوەی ئاو لە ڕووباری کانی ڕەشەوە بۆ دەریاچەی ورمێ. بەشی دووەم بەنداوی کانیسیپ و کەناڵەکەی. بەنداوی کانیسیپ ئەم بەنداوە لەسەر لقی کەلاس دروست کراوە. توانای گلدانەوەی 327 ملیۆن مەتر سێجا ئاوی هەیە. تونێلی بادین ئاباد لەگەڵ بەنداوی کانیسیب دروست کراوە بە مەبەستی گواستنەوەی 650 ملیۆن مەتر سێجا لە ساڵێکدا بۆ دەریاچەی ورمێ لە ڕێی کەناڵ و ڕووباری گدارەوە دەبەسترێن پێکەوە. درێژی تونێلەکە 36 کیلۆمەترە بە تیرەی 5.5 مەتر. لە دەرەوەی پرۆژەی گەشەپێدانی دەریاچەی ورمێ وڵاتی ئێران پرۆژەی ئاوی دیکەی هەیە کە لە چەندین بەنداو پێک دێت. پرۆژە ئاویەکانی سەرزەی بچووک لە دەرەوەی پرۆژەی گەشەپێدانی دەریاچەی ورمێ. بەنداوی گردەبین
لەسەر لقی ئاوەجەر بنیاد نراوە بە دووری 16 کیلۆمەتر لە ڕۆژهەڵاتی پیرانشار، توانای گلدانەوەی 110 ملیۆن مەتر سێجا ئاوی هەیە. بەنداوی وەرگیل لەسەر لقی سارد کە دروست کراوە لە گوندی وەرگیل کە دەکەوێتە دووری 20 کیلۆمەتر لە شاری سەردەشتەوە. ئەم بەنداوە خاکیە و درێژیەکەی نزیکەی 112 مەترە و بەرزیەکەی 27 مەترە، توانای گلدانەوەی 500,000 مەتر سێجا ئاوی هەیە. بەنداوی گرژاڵ توانای گلدانەوەی 240 مەتر سێجا ئاوی هەیە لەگەڵ بەرهەمهێنانی 200 مێگاوات لە وزەی کارەبا. ساڵانە 200 ملیۆن مەتر سێجا ئاو لەم بەنداوەوە دەگوازرێتەوە بۆ بەنداوی کانیسێ و دواتر بۆ دەریاچەی ورمێ. بەنداوی زەردەشت یاخود کۆڵەسا لە گوندی کۆڵەسا بنیاد نراوە کە دەکەوێتە دووری 12 کیلۆمەتر لە باشووری ڕۆژهەڵاتی شاری سەردەشتەوە. مەبەست لەم بەنداوە کۆنتڕۆڵکردنی ئاوی ڕووباری زەی بچووکە، توانای گلدانەوەی زیاتر لە 545 ملیۆن مەتر سێجا ئاوی هەیە. بەنداوی چۆمان لەسەر ڕووباری چۆمان دروست کراوە کە یەکێکە لە زێ سەرەکیەکانی ڕووباری زەی بچووک، توانای گلدانەوەی 141 ملیۆن مەتر سێجا ئاوی هەیە. بەنداوی بانە بە دووری 4 کیلۆمەتر لە باکووری ڕۆژهەڵاتی شاری بانە دروست کراوە، توانای گلدانەوەی 4 ملیۆن مەتر سێجا ئاوی هەیە. ئایا وڵاتی ئێران دەیەوێت سەرچاوی ژیان لە کوردستان و عێراق لەناو ببات؟ زیندەوەرەکانی ڕوبەڕووی لە ناوچوون بکاتەوە و خەڵکەکەی ناچار بە کۆچی ژینگەی بکات؟ لە کوردستان چۆن ئیدارەی ئاو دەدرێت؟ هەردوو حکومەتی هەرێمی کوردستان و عێراق چیان کردووە بۆ پارێزگاریکردن لە ئاسایشی ئاو؟ چارەسەریەکان چین؟ دروستکردنی بەندا و چارەسەرە یان دروستکردنی بەندا و خودی کێشەکەیە؟ تەواوی ئەم پرسیارانە ڕاستی میوانەکەمان نەبیل موسا پارێزەری ئاو و بەڕێوەبەری ڕێکخراوی پارێزەرانی ئاوی عێراق دەکەین. وەرە کاک نەبیل ڕۆژت باش. ئەم کاتەش باش باشی زۆر سپاس. ئێوە چۆن؟ وەڵا باشی خێربێت؟ بێەوەی بیت خەریکی چی کاک نەبیل؟ وەڵای کاکە سەروەرجان خەریکی چی بم؟ لەگەڵ سەگەکەمە بە تەماین بە سەوڵەدام چین تا دوورگەکە تاش کەوتە ڕووخاوە. زۆر باشە. سەگەکەش لەگەڵەمێ؟ سەگەکەشم لەگەڵە بێت هەموو جارێک نایهێنم، بەس ئێستا هەفتەی کەڕەتێک وعدم ماوەتە وعدشم بە خۆم ماوە کە هەفتەی کەڕەتێک بێنم ئەمە ڕاهێنانی پێ بکەم ڕابێت بەمەی کە ئێستا چکە بەڕاستی نزیکترین هاوڕێ من ئێستا ئەمە و یانێ توانی بڵێ بەردەوام ئەندامی تیمەکەت یان ئەندامی ڕێکخراوەکەتانە لە ئۆفیسیش لەگەڵمانایە یەک بۆ ئۆفیسیش بەس ئێستا مێ ڕای بێنم لەسەرەوەی کە من زۆربەی کات ئەم پادڵبۆردی کە پێمە لە قاچمیە بەستم شتەکان مێکەمە سەر جاسە حەزەکەم سەر ڕام هێناوە لەسەرەوەی ئەوش لەسەری دائنیشێت کە بە قاچمی بەمە لە زۆربەی کات دەچم لەبەروی بەلەماوان ئەم بەلەماوانانی ئێرە بەڕاستی لە دوورۆ ناتبینن کە لە دوورەوە دێن ئێتر هەندێک کات من خۆم تاسە کەڕەتێک بەلەم لە یاوم زۆر بەخراپی اینجا ئەو فۆبیام هەیە تۆزە ترسم جا بۆی بەڕاستی لەوایە فریامەکەوێت کەچمە شوێنان ئەو دوورگانە کە ئەمێنینەوە بە شەوان زۆر خۆشە یانی یاریدەدەرێکی باشە تقریبا تا ئێستا باشە بەس زیاتر ڕای بێت زۆر باشە کاک نەبیل پێشەوەی کە دەست بە سەوڵێدان بکەیت و بچیتر ناو ئاوەکەمێ و پرسیارت لێ بکەم کە ئەو پرۆژە ئاویانەی وڵاتی ئێران لەسەر سەرچاوە ئاوەکانی کوردستان دروستی ئەکات و بە تایبەتتر لەسەر ڕووباری سیروان دروستی کردووە و هەروەها لەسەر زەی بچووکیش ئەمە چ کاریگەریەک لەسەر داهاتووی ئاو لە کوردستان و عێراقەکە؟ کاک سەروەر ئەم جۆرە ئەم بەنداوانەی کە ئێستا بڵێن وڵاتی ئێران و تورکیا بە تایبەتی لە پلانیان بووە ئێستا لە تاوابوونان ئەم جۆرە بەنداوانە بەڕاستی کاریگەری ڕاستەوە خۆی دەبێت لەسەر سروشتی ئاوەکانمان ئەنجا سروشتی ناوچەکەش بەڕاستی کاریگەری زۆر نەرینی دەبێت لەسەر کللتوری ئەو ناوچەیە هەموو کۆمەڵگاکان زۆربەی زۆری کۆمەڵگاکان ئەو بەنداوانی کە دروست کراون ئەگەر بچی تۆژینەوە بکەیت لە پشتی بەنداوانەکانەوە چی گوزراوە
ئەو کۆمەلگانی کە لە بەشی سەرەوەی بەنداوەکان زۆربەی زۆریان تیاچوون یعنی نمونەمان زۆر ئێستا من کەسێکەیە زۆر معجبم پێی کە ئیشی لەگەڵاکەم و بۆ ماوەی 10 ساڵە ئیناسم نیک بەس خۆی بۆ ماوەی 45 ساڵە ئیش لەسەر بەنداو دەکات زۆربەی توێژینەوەکانی ئەو لەسەر ئەو کۆمەلگایانن کە بە بۆنەی بەنداوە بەڕاستی تیاچوون ینی پەرتەوازە بوون کللتورەکان تیاچووە ئۆریجینەڵی بڵین ئەسلی سەرەتای دەستپێکی کۆمەلگاکە لە کوێ هاتووە تیاچوە نەماوە ئەجا لە ناوبردنی ژینگە لە ناوبردنی کۆمەڵە شوێنی ئاسەوار یعنی ئەکەوێتە ژێر ئاوانە بەبێەوەی کە حسابی کۆکرابێت ئەجا بە تایبەتیش لە باکووری کوردستان وەکو ناوچەی حەسەن کێف و ناوچانەکە جارێکی تر ناتوان ینی خەڵک گەنگەشتیار سەردای ناوچانە کاتۆمی بەژێر ئاو کەوتووە کاکسەروەر حەسەن کەیف تەمەنەکەی 110,000 ساڵ یەکێکە لە کۆنترین ئەو گوندانەی کەیتر لە بۆ مێژووی مرۆڤایەتی یەکێکە لەو شوێنانی کەیتر لە وەکو ئاسەوار تێگەی لە هەموو دنیاوە لە یونسکۆ تێگەی کە ناسێنراوە کە بە شوێنێکی ئاسەواری زۆر گرنگ لە ئێستا کەوتە ژێر ئاوانە بەڵام بۆ ئێرەوە ڕوون بێت لای بینەرانی ژیانی ئەو حەسەن کێفکە کەوتە ژێر ئاوە بە هۆکاری ئەو بەنداوانی کە وڵاتی تورکیا دروستی کردووە لە ناو خاکی باکووری کوردستان بەڵام بە تایبەتر ئەوەی کە لەسەر زێی بچووکە کە ئێران با بڵین بەندا و هەروەها تونێلیشی لەسەر دروست کردووەمانە بە تایبەتر چ کاریگەریکی تر دروست دەکەنەوە جگە لەوانی کە باس کرد کاکسەوەر ئەم ئاوەی کە توی بینی ئەم ئاو مافی هەموو تاچێکە لەسەر گۆی زەوی مافی خۆیەتی مافێکی سەرەتایی مرۆڤایەتیە کە بتوانێت بەکاری بێنێت ئەمە دابینکراوەیەکی سروشتە سروشتداکی سروشت ئەمەی بۆ ئەمە سەرچاوی ژیانە کە مرۆڤ بەبێ ئەم ئاوە بەڕاستی ناتوانانی بەردەوام اینجا بۆی ئەم ئاوە سەرچاوەکانی لە کۆمەڵێک وڵاتەوە هەڵدەقڵێت یەشێک لە سەرچاوە سەرێشەکانی بڵین دیجلە زەی بچووکە کە لە ئێرانەوەی لە شاخەکانی زاگرۆزیەوە لە وڵاتی ئێرانەوە وڵاتی ئێرانیشەوە بۆ ماوەی زیاتر لە 15 ساڵە پلانی بەنداوەکانی داڕێژراوە ئێستا لە تاوابووندان بەڵام ئێستا هەمووی پێکەوە دەستی پێکردووە ئەم ساڵ وشکە ساڵی بووە بە دڵنیاییەوە ئەم بەنداوانێکی لە ئێران تاوا بوو ئەمەش تەسیراتی خۆیە جا بۆیە ئەم ئاستی کەمبوونەوەی ئاوی دوکان لێ ئێستا لەم مانگەیە تا ئێستا ینی ئەمە دەگمەن بووە لەبەرەوەی وەکو باسم کرد ئێران ئاوەکانی کۆنتترۆل کردووە خۆشمان وشکە ساڵیمانەیە پلانیشی کاراشمانە بۆ سەرچاو ئاوەکان بەڕێوەبردنمان زۆ خراپە لە بەڕێوەبردنی پلانی کارامان نییە لە بەڕێوەبردنی سەرچاو ئاوەکان ئەجا بۆیە بەڕاستی ئەم ساڵ ئیتر یعنی بەرچاوترێ بێت کارە ساتەکە بەرچاوترێ بێت ئەبێت بە هەموو شوێ خۆمانی بۆ ئەمەدە زۆر باش کاک نەبیل من درێژە بە قسەکانم نایە پێم باشەکە گەشتەکە دەست پێ بکەیت و دواتریش وەڵامی پرسیارەکان دەیتەوە سوپاس دەکەم زۆر سوپاس کاک سەوەجیان بەس ساگەکەم نازانم چی لێ هاو بزانم ڕۆژت بۆ ئەو بەشێوە لاتوانین لێبانکەینەوە ڕوو
هەتاکو ئەم ساتە وەختە حکوومەتی ناوەند و حکوومەتی باشوور هەتاکو ئێستا ینی کارێکیان نەکردو بۆ پاراستنی سەرچاوە ئاوەکان کە ئەو کاریگەرانی کە زەقن بەڕاستی لە ئێستا کەمیکەنەوەوانێ. ئەجا کۆمەڵێک ئیتفاقی استراتیژی هەیە کە پێویستی بە کەسی زۆر شارەزا و لێهاتوو دیبلۆماتیک هەیە کە ئێمە تا ئێستا بەڕاستی کەسێکی وامان نییە کە بتوانین کۆمەڵێک ئیتفاقی هەیە لەگەڵ وڵاتانی ئێران و تورکیادا لەسەر ئاسایشی ئاو کە زۆر گرنگە ئەمە بەڕاستی بکرێ هەتا ئێستا نەکراوە. دۆخی ڕووبارەکانمان لە کوردستان ئەوە نیە بڵێ ئەو قەیرانانەی کە ئێستا لە ئێستا دروست بۆ دوێنێپێرە سەری هەڵداوە. ئێمە هەر لە دوای ڕاپەڕینی نەوەیەکەوە ئەوەی کە حسابمان بۆ نەکرد بێ ئەوەی پلانمان بۆ دانە نابێت سروشت و بە تایبەتی سەرچاو ئاوەکانە بە گشتی بە عام سروشت بەڕاستی پشتگوێخرا لە دوای نەوەکانەوە. کۆمەڵێک سەرچاوی تر هەبوو بۆ بڵین بۆ بەرزکردنەوەی ئابووری وڵات لەبەرەوە بەڕاستی ئەوەی کە پشتگوێخرا بەداخەوە سەرچاوە سروشتەکان بوو بە تایبەتی سەرچاوە ئاوەکان. جا بەڕاستی دۆخی ڕووبارەکانمان لە دۆخێکی زۆر خراپدا لە ئێستا تەمعەن ئەمە دوێنێپێرە وەکوتم دەستی پێ نەکردووە ئەمە لە نەوەکانەوە بێپلانی ئێمەیە بەڕاستی بۆ سەرچاوە ئاوەکانمان. جا پلانێکی کارامان نییە بۆ بەڕێوەبردننی سەرچاوە ئاوەکان. هەر پلانێکی وامان نییە لە ناو خۆشدا لە ناو شاردا ینی بەڕاستی بەعام بە تایبەتی خەڵک بەگشتی بەڕاستی کەمتەر خەمن لە بەکارهێنانی سەرچاوە ئاوەکان بە تایبەتی ئاوی خواردنەوە کە ئاو دێتوانێ ینی هەستەکەی کۆنسپتی ئاو گۆڕاوە ینی هیچ نازم سەیرە بەلامەوە خەڵک مەزبەحی پلاستیکی هەیە لە ماڵەوە پڕێکن لە ئاو کە ئاویەتەوانە پڕێکن لە ئاو نی سعات مەلەی تیاکەن دوای ڕێژن بەفیڕۆ دەدرێت. ئەو هەموو کارەساتە دەخڵقێ بەڕاستی لە بەفیڕۆدوانی ئاوە. جا بۆیە بەڕاستی پلانێکی کارامان نییە بۆ سەرچاوە ئاوەکان. زایدەن زۆربەی کات ئەو ئەوانەی کە بەکاردێنرێ لە گەڕەکانە من نەچم مناقەشان لەگەڵاکەم ئەم ئاوە ئەم جا دەقیرەی پێشوەی 2 دقیقە ئەم جادەیە و خۆی لێ دێتەوە پێمەڵێ ئاوی بیرە. ئاوی بیر بە ئاو نازانین ئێمە بەڕاستی ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە بە ئاوی تر تێگەشتوین. ئەمە ئاوی بیرە مشکلە نیە بە فێڕۆی بێ بەس ئاوی بیرێکێکە لەو ئاوانەی کە ینی فەرقە کات تۆ لە چەند مەترا دەرت هێناوە ینی ئاوی تیا بە هەزارەها ساڵ دروست نابێتەوانە ینی چەند هەزار ساڵی پێچووتاوە ئاوە لەوێ ینی بە کورتێکی نابێ بەکار بیرێت یعنی بۆ حاڵەتی زۆ تەواری مەگەرە هایتر بەس لێرە بەداخەوە گەڕەکەیە بۆ منە ئاوی بۆ ڕانەکێشتەوە هەمووی بیری هەڵکردووە. یعنی بەبێ ئەوەی کە یاسایەک هەبێ بۆ هاوڵاتیان بە تایبەتی باخەکان ئەم هەموو ئاوە ینی تۆ بوو 100 داری هەنجیرە بۆ چیە لە باخەکە کە هەنجیر فرۆژ نیت کە بژێوی ژیانت لەسەر هەنجیر نییە ئەمانە هەمووی ئاوی دەوێت. جا بۆیە بەڕاستی لە ئێستادا کارەساتە ئەوەی دەرحەق بە ئاوی ژێرزەوی دەگوزارێت ئەوەشان کارەساتە ئاوی سەرزەوی ئەو پاشماوانی دەستنەوە سەر ئاوەکانمان ڕۆخی ڕووبارەکانمانی بەڕاستی خسۆتە مەترسیاتەوە.
بەو ئەزمموی کە من هەمە بۆ ئەزمموی 10 ساڵ هیچکردن لەسەر پاراستی سەرچاو ئاوەکان بە تایبەتی کە دیجلە بە تایبەتی و سەرچاوانی دەستنەوە سەرباری دیجلە هەتاکو ئێستا بەڕاستی پرۆژەیەکی وام نەبینیوە کرابێت کە بڵین ئەمە ئاسایشی ئاو یعنی بەرچاوتر و ڕوونتری دەکاتەوە دەبگرێت ئاو بەم شکڵە چکۆ بەڕاستی کە تۆ سەربەستی ڕووبارەکانت لە دەستدا ئیتر بە هەرچ هۆکارێک بێت ئیتر ئەو بەنداوانە بن کە لە وڵاتانی دراوسێ و دروست دەکرێت یاخود ئەو کاریگەرانی کە ڕاستەوخۆ لە ناوخۆیان لە وڵاتی خۆمان دەکرێت ئەمانە کاریگەری ڕاستەوخۆ هەیە لەسەر سەربەستی ڕووبارەکان جا ڕووبار کە سەربەستی لە دەستدا سروشتی ئاوەکان دەگۆڕێن بەڕاستی ئەو کاتە ئاو دەدزرێت بۆ نمونە ئێستا لە ئێستادا ئاسایشی ئاو یعنی بە بەرچاوی هەمومانەوە ڕوونە وڵاتانی وەکو ئەو وڵاتانی کە زلهێزن و هیچ حسابێک بۆ قانون و یاسای نێودەوڵەتی ناکەن دەرحەق بە ئاو و سەرچاوە ئاوەکان کە وڵاتی ئێرانێشەکە لە وڵاتانەی کە لە ئێستادا ئەوەی ئەوان دەیکەن بەڕاستی دەچێتە چوارچەوەی تاوانەوە دەرحەق بە دزینی ئاوی بڵین عێراق بە گشتی و کوردستانی خۆمان باشوور ئەم بەنداوانی کە تورکیا دروستی کردوونی ئەم بەنداوانی کە ئێران دروستی کردوون کاریگەری ڕاستەو خۆی دەبێت لەسەر ژیانی ئێمە لەسەر کۆمەلگای ئێمە چکە بۆ کۆمەلگا وەکو وتراوە ئاو ئاودانی ئەو شوێنانی کە ئاودان کراوەتەوە ئاوەکان ئاودانی کردوونەتەوە ئەجا بۆیە بەڕاستی سەرچاو ئاوەکانمان لە ئێستادا لە ١٨ ئاوی کوردستان و عێراق کۆنتترۆل دەکرێت لەلایەن وڵاتانی دراوسێەوە ئەجا ئەمە دەبێتە هۆی بەڕاستی خوڵقاندنی شەڕی ناوخۆ دەبێتە هۆی خوڵقاندنی کارەساتی زۆر گەورەتر ئەو مناڵانەی کە لە داهاتووە پێمان وتون ژیان جوانە بەڕاستی ژیان بەو جوانی نامێنێتوانێت چکە ئێمە ئاوەکانمان نەما ناتوانانی بەردەوام چارەسەر با لە تاکەوە دەست پێەکەین بۆ نمونە یەشێک لە گرنگترین چارەسەر ئەوەیە کە تۆ وەکو فەردێک وەکو تاچێک لە کۆمەلگایە لە خۆتەوە دەست پێەکەی گۆڕانکاریەکەی بە سەیری چواردەوری من کە من ساڵانە ئەم دوورگانە پاکەینەوە ئێمە تەبعاً خۆم بە تەنیا پاشی ناکەمەوە پرۆگرامی تەوعێمان هەیە هۆشداریدان لە ڕێگەی چالاشی پاکردنەوە و
تەسەور ناکەی ساڵانە چەندێک خاشاک لێرە فرێدە دەرێت کە ئەمە ئای خواردنەوەیە. ئەمە یەکێک لە چارەسەرەکانەوەیە کە تاک کردداری ڕاستەقینە بنوێنێت لە گۆڕانکاری شخصیوانێ لە تاکی خۆتەوە لە خودی خۆتەوە دەست پێەکەی. ئەم سیستەمەی کە 30 ساڵە حکومڕانی دەکات ئەم سیستەمە فەشەلی هێناوە بەڕاستی. چارەسەرترین گرنگترین هەنگاو لە ئێستادا بنرێت چکە بەڕاستی ئەمەلی نەماوە لەبەرەوەی ئەوەی کە گرنگ بوو بۆ کۆمەلگایشی تەندروست بکرێت لە نەوەتەکانە هەتاکو ئێستا نەکراوە لە نەوەتەکانەوە تاکو ئێستا نەکراوە. ئەوەی ناوی جوتیار بوو کە گرنگترین سەرچاوی ژیانی ئێمە بەدەست جوتیارەوە. جوتیار زۆر گرنگە بۆ باڵانسکردنی بۆ مانەوەی کللتور. جوتیارەکانیان نەهێشت. عرزەی زراعیان هەمووی فرۆشت باشە بە غەساڵی چەولم و بە کۆمپانیا و بە معامل و هەرچی پاشە ڕۆی کارگەکان و پاشەڕۆی خستەخانە و بیرە نەوت و مەسفای نەوت و هەمووی دەچێتەوە سەر ئاوی شیرین دەچێتەوە سەر ئاوی خواردنەوە. هەتاکو ئێستا یەک مەسفای پاڵاوتەی بڵین پاڵاوتنی ئەو ڕێی زێرابمان نییە بەداخەوە. خۆی بۆ خۆیەوە سەرشترین چارەسەرە بەڕاستی. یعنی بۆ یەڵم ئێستا من وابێ ئەمەل بووم چارەسەرەکە ئەوەی سیستەمەکە ئەبێ ریفۆرم بکرێتەوە ئەبێ ریستارت بکرێتەوە جاریشکە چکە بەڕاستی ئەوەی ئێمە لە سەری سەرەوە دامان نابوو لە لیستەکە تێگەی ئێستا ببیانێنی نەخوارەوە ژینگە بخینەوە سەری سەرەوە هوەر بخینە سەری سەرەوە چالاکەوانی بخینە سەری سەرەوە نەک ئەو بۆ نمونە لە خوێندنە هەمووی ئەوێ بێ بە دکتۆر هەمووی ئەوێ بێ بە مهندس هەمووی بێ بە محامی. ئەی باشە ئەیچێ دانیشە داتا کۆ بکاتەوە ئەیچێ دانیشە علمیان بیسەلمێنەکە ئێمە سەرتەشیمان نەماوە یاخود خاڵخاڵۆکەمان نەماوە یاخود پشکە بەکنگەمان نەماوە. ئەم سەرچاوە ئاویانە بەڕاستی سەرچاوی ژیانی توێ لە ئێستا لە خەتەراتە. گرنگترین هەنگاو ئەوەیە ئەو بۆ نمونە کاریگەرانی کە ئێمە باسیەکەین وەکو چالاکەوان لە بواری سەرچاوە ئاوەکانە ژینگە بەگشتی ئەبێ گوێی لێ بکرێت و حسابی بۆ بکرێت. توێژینەوەی علمی ئەبێ حسابی بۆ بکرێت. دەنا بەڕاستی وەزعەکە زۆر لەمە خراپتریشە بێت. یەکێک لە چارەسەرەکانی تر ئەوەیە خەڵک ئەم بێدەنگەی کە هەڵیان بژاردووە سەبارەت بەم بەنداوانی کە لە تورکیا و لە ئێران دروست دەکرێت ئەمە خۆڵخێنەری هەموو کارەساتە گەورەکانە بەڕاستی. خەڵکیش بێدەنگ هاوڵاتیان بێدەنگە بۆی چکە هاوڵاتیان ئێمە زۆری نین ئێمە نینە سەرجادە سیستەمەکەش هیچ ناکە سیستەمەکەش خۆی بۆ خۆی کردار نانوێنێ. اینجا بۆی ئێمە وەکو هاوڵاتیان بەڕاستی ئێمەش تاوانبارین ئەوەی کە ئەگوزارێت ئەوەی ئێران دەیکات دەرحەق بە خەڵکی کوردستان و عێراق بە خەڵکی تورکیا دەیکات دەرحەق بە خەڵکی ئێرە هەمووی جەریمەیە هەمووی تاوانە هەمووی شکاندنی یاسایە یاسای نێودەوڵەتی یاسای ناوخۆی. ئەجا بۆیە بەڕاستی تو حەقی خۆتە بیتە سەرجادە خۆت بۆم ئاوبەی بکوشت. بەو توێژینەوانی کە ئێمە کردومانە بەو دیراسات و بۆ وەرکشۆپان و وەرکشۆپ و سیمینارانی کە ئێمە کردومانە لەلایەن کەسی زۆر شارەزاوە پێمان وتراوە بەنداو و سەلمانوشمانە یەشێکە لە خۆڵخێنەری بەڕاستی کارەساتەکان. بەنداو ناچێتە قاڵبی چوارچێوەی وزەی پاکەوە. ئەو وزەی کە بەرهەم دەهێنرێت کە زۆر باسی و دەکرێت ئەو کارەبای لێ بەرهەمەهێنرێ و بۆ زەرعات بەکاردەهێنرێ و بۆ جارێ ئەگەر سەیریکەی علمیەن ئەو کاریگەرە نەرینیانەی کە هەیەی بەڕاستی زۆر زیاترە لە کاریگەرە ئەرینیەکانی. اینجا بۆیە زۆر بەسیتە ینی بەس بچۆ لە گوگڵیش مەپرسە وەرە لە من بپرسە پێ دەڵم کاریگەرەکان چین بۆ نمونە ینی ئەو کارەساتانێک کە دەخوڵقێنرێ لەلایەن بەنداوە. بەسیترین نمونە لە ئێستاە بەنداوی مووسڵ خەتەرترین بەنداوە لە هەموو سەرتاسەری جیهانە بۆ لەبەرەوەی کە هەر شوێنەکەی کە بیدایەت لە هەشتا هەفتاکان کە دروست دەکرێت لە هەشتاکانە شوێنەکەی شوێنی بەنداو نییە بە زۆری زۆرداری دروست دەکرێت. ئێستا خەتەراتی هەیە لەسەر زیاتر لە 2 ملیۆن کەس. باشە ئەنجا بەنداو کە دروست دەکرێت لەبەروی سروشتی نییە مرۆڤ دەیخۆڵقێنە مرۆڤ دروستی دەکات کارەساتی تر دەخۆڵقێنە بۆ نمونە ئەو کەسانی کە لەو گوندانە بوون لەو منتیقان لەو ناوچانە بوون بە درێژایی باو باپیرانیان لەو شوێنانەیە ژیاون کللتوری خۆیانیان هەیە بەڵام ئەم کللتورە لە ناو دەچێت دەسڕێتەوەێ بەڕاستی. ئێستا بۆ نمونە بەسیترین نمونە حەسەن کەیف کە تەمەنەکەی دەگەڕێتەوە بۆ 13,000 ساڵ وا دەکەوێتە ژێر ئاوە. اینجا بەڕاستی کارەساتە ئەنجا سامانی ماسی ناتوانێت بەرەسەرەوە بڕوا گەرا دابنێت. کواڵەتی ئاوەکە بڵین جۆرایەتی و چەنایەتی ئاوەکە نزم دەبێتەوە چکە حرارەتی ئاوەکە دەگۆڕێت حتا ماسەکانی ناو بەحرەکان
تامیان جیاوازترە لە ماسی ناو ڕووبارەکان. اینجا بۆیە سروشتی ئەو مناوچەیە بەڕاستی دەگۆڕێت و هەندێک کات بڵین گەڕانەوەشی نیە ناتوانین بگەڕێن و بیخینیتەوە دۆخی جارانی. اینجا بۆیە بەڕاستی ئێمە هەر هەنگاوێک دەنین لە ئێستاوە دەبێت بیر لە ئەو غەڵەتانی کە پێشووتر کراوە ئێستا لە زۆربەی زۆری وڵاتانی دنیاە بەنداو بەم شکڵی کە ئێستا تورکیا و ئێران بەنداو دروست دەکەن باش نییە بە هیچ شێوەیەک یعنی مۆدیلی نەماوە ئەو مۆدیلی بەنداو دروستکردن نەماوە قەدەغە کراوە بۆ لە بەرەوەی وەکوتم زیان و زەرەری زیاترە. اینجا بۆیە بەڕاستی ئێمە بە هیچ شێوەیەک لەگەڵ بەنداوی گەورەیانین. بەنداو هەیە هاوڕێ ژینگەیە تەسیراتی بڵێن کاریگەری زۆر کەمە لەسەر ژینگە ئەو بەنداوانە ئێمە زۆر کێشەمان نییە لەگەڵیان بۆ نمونە بۆ غەزنکردنی ئاو و بۆ زەرعات و بۆ ئەمینە بەڵام بەنداوی گەورە بۆ نمونە بۆ بەنداوی چووک و بەنداوی مووسڵ یاخود ئیلیسۆ یاخود بەنداوی دەریان کە لەسەر زەی بچووک و لەسەر ئاوی سیروان دروست کراون ئەم بەنداوانە بەڕاستی خۆڵخێنەری تراژیدیان شەڕی ناوخۆ دەست دروست دەکات کۆمەلگاکان لێک دەترازێنێت ئاوەکانمە سەرچاوی پێگەیاندنی هەموو کۆمەلگاکان و هەموو ئاینەکان و کولتورەکان بۆ بەڵام بەداخەوە ئێستا بۆتە سەرچاوی مەرگ بۆ کارتی سیاسی فشاری سیاسی بەکاردێنرێت لە وڵاتانی ترەوە قانونەکان دەشکێنن وڵاتە زلهێزەکانی وەکو تورکیا و ئێران تاوانبارن دەستیان سوورە بە خوێنی ئەم میلەتەی کە لە بەشی خوارەوە کە حەقی خۆیانە ئەوانیش مافی خۆیانە وەکو خەڵکی تورکیا وەکو خەڵکی ئێران ئەم ئاوە بەکاربێنن بەڵام لێمان دەدزرێت جوتیارەکانمان لە ناو دەچێت کولتورمان لە ناو دەچێت بە بۆنی ئەم بەنداوانەوە. ئەو نمونەی کە باسم کرد ئێمە 100 ساڵ پێش ئێستا لە حەسەن کەیف بە 6 ڕۆژ بە کەڵەکی کوردی بە سەوڵێدان بە مەکینەژنا بە سەوڵێدان گەشتونەتە بەسرا. ئەو ئەشایی کە پێیان بۆ فرۆشتویانە و بە ئەسپیان کڕیەوە بە ئەسب گەڕاونەتەوە خەڵکی گوندی حەسەنکەی بە زمانی عەرەبی قسە دەکەن. ئێستا ئێمە مەلەوانین ساڵانە 40 کیلۆمەتر زیاتر ناتوانین مەلە بکەین لە ڕانیەوە بە مەلەکردن تێین هەتاکو سەدەکەی دوکان ئەتوانین مەلە بکەین لەوە بە دواوە ناتوانین بەڕاستی لەبەرەوەی دەبێت ڕووبارەکە ئاوەکەیە ساردە دەرەجەی حرارەتی ئاوەکەش دەگۆڕێت بەڵام ئەگەر ئێمە ئەو مەلەیە کە ئێمە دەیکەین من دەتوانم هەتاکو حەویجە بە گەرنتی پێ دەڵێم بە مەلەوانی و بە بەلەمەوانی بەبێ ئەوی لە ئاوەکە بینە دەرەوانی ئەتوانی تا حەویجە بڕین بەڵام ناتوانین لە هەمان کاتە بۆ لەبەر بەنداو ئەم بەنداوانی کە لەسەر زەی بچووکن بۆ نمونە زائیدەن مەسەلەی ئەمنیەت ئەو ناوچانە لە بەرەو خوارەوە زائیدەن غەسالەی چەولمەکان کە ڕێڕەوی ئاوەکانە سروشتی ئەو ناوچانیان هەمووی گۆڕیەوە بە تایبەتی منتقەی گۆبتەبە و لێوە تا دەگاتە تەقتەق و بۆ ئاڵتون کۆپری ئەو ناوچەیە بە تەواوەتی تعدای لێکراوە بەڕاستی یعنی دەچێتە قاڵبی جەریمەوە ئەوەش دیسانەوە. ئەجا بۆیە بەڕاستی لە ئێستادا ئەم گەشتانە کە 100 ساڵ پێش ئێستا ئەم ڕووبارانە سەرچاوی بێگەاندنی کۆمەڵگاکان بووە لە باکوورەوە هاتوون بۆ ئێرە لێرەوە لە ئێرانەوە تێگی بە سەوڵێدان تێگی تا بەشی خوارە و ڕۆشتن یان ڕووبارەکان گەاندنی هەموو کۆمەڵگاکان بۆ بەیەکەوە بەڵام لە ئێستادا بەداخەوە وەکو باسم کرد بە هیچ شێوەیەک ئێمە ناتوانین ئەو گەشتانە بکەین بۆ شکڵی کە لە ڕابردووا کراوە. بەهۆی دروستکردنی بەنداو لەلایەن وڵاتی ئێران کارەساتی گەورەی ژینگەیی چاوەڕوانی ئەو ناوچانە دەکات کە زەی بچووکی پێدا تێدەپەڕێت. هەردوو حکومەتی هەرێمی کوردستان و عێراق هیچ جۆرە ڕێگریەکیان لەو پرۆژانە نەکردووە کە لەسەر زەی بچووک لەلایەن وڵاتی ئێرانەوە دروست کراوە. سەرڕایبوونی چەندین یاسای نێودەوڵەتی کە مافی گەلان و زیندەوەران لە ڕووبارە نێودەوڵەتیەکاندا دەپارێزێت. تا بەرنامەیەکی دیکەی ژینگە پارێزی هەر شاد بن.